ئەچینە گەرمیانی خۆشەویست و باس لە دووەمین خۆلی فستیڤاڵی ئەدەبی گەرمیانەکەین. دیارە بۆ ئەم ساڵ دووەمین خۆلی فستیڤاڵەکە بەڕێوەچوو کە زیاتر لە 300 با بڵێن دەقی شعری نێردابوون بۆ نێو فستیڤاڵەکە و نزیکەی 32 شعر هەڵبژێران و دواتر لەلایەن لیژنەی داوەرانەوە توانرا کە با بڵێن شعرەکان هەڵبژێرێت و دواتریش خەڵات بەسەر ئامادەبووان وەروە بەشداربووان و براوەی نێو فستیڤاڵەکە دابەش بکرێت. لە هۆڵی زانکۆی چەرمۆ لە قەزای چەمچەماڵ دووەمین خۆلی فستیڤاڵی ئەدەبی گەرمیان بەڕێوەچوو. فستیڤاڵەکە بە ناوی خولی ڕۆژنامەنووسی کۆچکرد و زاهیر شکوور سازکرا بوو. لە دەستپێکدا وتاری وەزارەتی ڕۆشنبیری و ڕێکخەرانی فستیڤاڵ پێشکەشکرا و ڕوونکرایەوە کە فستیڤاڵەکە بە ئامانجی پێشخستنی فەرهەنگی کوردستان ڕێکخراوە. 32 بەرهەمی شعری هەڵبژێرابوون بۆ بەشداری لە فستیڤاڵەکە لە کۆی زیاتر لە 300 بەرهەمی شعری کە ئاڕاستەی لیژنەی سەرپەرشتیاری فستیڤاڵەکە کرابوون. خەڵاتی ڕێزلێنان بەسەر خاوەن بەرەمەکان و ئەو لایەنانە دابەشکرا کە ڕۆڵیان هەبووە لە سەرخستنی فستیڤاڵەکە. ئەوەی کە ئێمە پێمان ئەکرێت و هاوکارە بین و کۆ ڕۆشنبیری و بۆ خەڵکی چەمچەماڵ بە هەموو شێوەیەک هاوکاری ئەم جۆرە کارانە بین و پاڵپشتیانە بین لەگەڵانە ئەبین بە حکمی ئەوەی کە ئەم چارێکیانە دەرفەتێکی تایە بۆ گەنجانەی کە شعر و قەڵەمی نووسینیانەی و دەستی نووسینیانەی و دەیانەوێت لێرەوە خۆیان بناسێن و دەرکەون کارێکی زۆر باشە و بە هەموو شێوەیەک ئێمە هاوکار و پشتیوانیانە بین. گرنگی ئەم چالاکیە ئەدەبیانە بە تایبەتیش بە دیاریکراوی ژانرێکی وەکو شعر لە نێو ئەدەبدا لەک نزیکردنەوەی دەنگ و ڕەنگە جیاوازەکانە. جا تۆ چجای ئەوەی کە ئەتوانی لە نێو شارێکدا دەنگ و ڕەنگە جیاوازەکان لێک نزیکەیتەوە چجای بگات بەوەی کە لە تەواوی هەرێمی کوردستان. من ئەم شعرەی ئەمڕۆ کە بەشداری تیاکەم شعرێکە بە شێوەزاری هەورامی و بۆیە ئەو شێوازەش هەڵبژاردووە تاکە شاعیرێکە بە شێوەزاری هەورامی شعر پێشکەشەکات ئەمڕۆ لێرەدا منم جونکە هەورامی سۆرانی بادینی هەر یەکێک لەمانە بە هەمویانەوە زمانی کوردی جوانترە بێت. من وەکو ئەدیبێک خۆم بەختەوەرە زانم کە بەشداریم کردووە لەم فستیواڵە. پێویستە ئەم فستیواڵانە بەڕێوە بشێت لەبەر خاترەوە ئەدیبان و شاعرانی چوارپارچەی کوردستان کۆبنەوە باشتر بتوانین زوانی دایکی بەپارێزین، باشتر بتوانین کولتوری کوردی بەپارێزین و پێم وابێ ئەم پاراستنی کولتور و زمانی دایکی و ئەم جۆرە شتانە ئەتوانێت لەلایەنی ئەم فستیواڵانەوە ئەم بیوانداریانەوە باشتر نزیک بینەوە بۆ نەتەوەی داهاتوو بتوانین باشتر بیان پارێزیت.